ڕۆژ و شەوان لە یادی تۆیە ئارامی ژیانم دیداری تۆیە من ئارام بە تۆم تۆ ئارام بەکەی خۆزگەم بەو کەسەی ئارامی تۆیە. سڵاو ڕێز و حورمەتمێ لە خزمەتی هەموو بینەرانی ئازیز خۆشەویستان ئەم جاریش گوندە جوانەکەی کوچکی سەرە میوانداریمانەکان ئەم گوندە لە بینی جادێ سەقز بۆکانایە و سەر بە دەهستانی سەرایە. ئەم گوندە لە 270 کەس دانیشتوو نزیک بە 60 ماڵ پێک هاتووە. بژێوی ژیانی ئەم گوندە وەکو هەموو گوندەکانی دەوروپشتی کوردستانات لە ڕێی ئاژەڵداری و کشت و کاڵۆیە. جا هاوڕێمان بن با بڕۆین ناو گوندەکە و دانیشتوانی بناسین. ئەو بۆقلە جوانانە بەهبە چای سەر ئاور و بۆقلە و بۆی دووکەڵەکەی تا دەرێ هات. سلام عەلیکم باشیشکو بەخێرەی سەر چاوەکانم زۆر سپاس دەکەمەوە خەریکی وەڵا خەریک بوون دانیشتمەدا بۆ قەلوشتە وردە ورداوە لای ئێوارەیە بێ دانیشتیان دێنێ و بیان کەمەوە ژوورێ. ئێوارانە دانیان پێی؟ وەڵا ئەکسەرەن جاری وایە بە دوو وادە دەمێت جاری وایە بەیانیان و ئێواران جاری وایە نیوەڕوان و بەیانیان. هەمیشە لێرەن؟ ئەرە وەڵا ئەکسەرەن هەر لێرەمەرەوە. شەوانە فەقەت دایان خەیتۆ ناو کولانەکە؟ کەما نێو کولانەکەی خۆیانەوە ئەرەوە. ئەو دانە چییە پیانەی؟ ئەزکەم گەرمەشانیە و گەنما لەگەڵ سۆیا. سۆیا و گەرمەشانی و گەنم. بەڵێ مشتێکم پێی با منیش پیان بم. لەکەیەکۆ ئەم بۆقلانەتەیە؟ وەڵا تەقریبەن ماوەی 2 ساڵە لە کارێەوە بۆقلە وشتدا. پەروەرشی بۆقلە سەختە زۆر ورد بوون کە هێنات ئاوا چۆن گەورەت کردووە؟ وەڵام بخۆم ئەوڵەنجا کە هێنا من جووسێک بوون ئیدی وردەوەدالام بە حاڵەتێکی خۆتکەفایی گەیشتوم یانیم بۆ خۆم هەم پەروەرشیانەدەم بە سوڵەتێکی تەبیعیژیدی لەو باغە بەڕەڵایەنەکەم لە نێو ئەو وێنجەوشەدا بۆ خۆم هێرکەکانیان هەر بە قەلەکان ئەینێمەوە دەستگا و شتیژنە بە سوڵەتێکی کاملەن تەبیعیە. زەحمەتی زۆرە ئەشێ بزانی دەرزی و شتیان لێ ئەی مراقبەتیان لێکەی چیان هەیە کە زۆر زەحمەتی هەیە وایە؟ چون تەبیعەتەن هەر کارێک زەحمەتی خاصی خۆی هەیە ئەمێ بزانم پەروەرشی بۆقلە چۆنە؟ عەزیزکەم ئەوانە چون بە سوڵەتێکی تەبیعی گەورە بوون لە قەدیم خۆب دەرزی و داروشن نەبووە هەر بە سوڵەتێکی تەبیعی بوون وانە بۆ مەسەلەن لە شت ئیسفادەکە ئەمنیش هەر هاتووم ئەو ڕێوشێنەی قەدیم ئیسفادە کردووە نە ئیسفادەم لە دارو یا دەرزی وشت کردو ئەوانم ئیسفادە لە نەکردو وەلی لە حازی ئەرکەوە وڵا ئەرکیشیان هەیە ئەرە وڵا زەحمەتیان هەیە بەهەرحاڵ چونە بێ ئاگا لێبوونیان هەیە لە ترسی مامڕۆیش ئەم ساڵ مامڕۆیی پێمان فێر بووە بە قەلەکان وڵا سێسوا قەلی چاکشی لێ خواردم. یعنی ئەم کێوانە مامڕێویشی لێیە؟ وڵای دی مامڕۆیی جاری وایە شەوانە دێت تا ئەوانەش دێ ئەرە وڵا جاری وایە بۆ خۆی جوان جوانەی بینی شەوانە ئەکسەرە. ئەی هیچتان نەکردووە کە نێن قەلەکان نەخۆنیان سەکتان نییە کە دایبنێ بۆ بەردرگای کولانەکان؟ وەڵا لە بۆ ئاژەڵ و شت ئەمن زۆر تاهینی تەمایلم نییە بۆ سەگ وشت چون پیسی و هینوشت دەکە ئەمیش باغەکەم چون پەروە هینی پستەیە پێم خۆش نییە مەسەڵەن حتا زۆر ئینسانیش بێتە نێو باغەکەمەوە. یعنی ئێرە پستەدانا ئەو نەهاڵە چکولانە کە ئەیبینین پستەیە؟ وەڵا پستەیە چقاندومە. ئەی پستە لێرە ئەتوانێت بەهرەی ببێت ینی ئاو هەواکەی چون پستە وا هەیە بڵێن ئەشە حتمما خاکەکەی خاکێکی تایبەت بێ ئەو هەواکەی ئەو هەوایەکی تایبەت بێ. وەڵا ئەزیزکەم ئەو شتێ چون لە قەدیمەوە متاسفانە منتەقەی خۆمان بەخسوس کوردەواری خۆمان فێری داری قایسی و سێو بووە وازانێ میوە فقط قایسی و سێوە وەلی ئەو شتەوانە من هاتووم بە ئیدەیەکی خۆم شکر ئەلان لە کوردستانە دەوروبەری 67 باغی پستەمان هەیە ئەم ساڵ خۆشبەختانە لە خودی شاری سەقز لە دەوروبەری شاری سەقز بەرداشتی پستەمان بووە ئاغایەکە زۆر جوانیش جوابی داوەتەوە وانی ئەو شتە بڵێ تۆینە من 6 ماه تاقیقم لەسەرەوە کرد بە مشاوری زۆر دۆستی بەڕێزم ئاغای مهندس سلەیمانی چاک کە واقعان لێرە وسڵای و ڕێزم بۆی هەیە چون کۆمەگی ئەو بوو کە من هاتووم ئەو ئیدێم لێرە پیادە کردووە و خۆشبەختانە ئەلا من دەوروبەری 600 داری پستەم هەیە ئەم ساڵ کە پەیوەندم کردوون ئیشەڵا بۆ 3 ساڵی ئایندا بەرداشتێ بێ
ئینشاءڵڵا ئینشاءڵڵا جا ناوی شەریفت با من بزانم چون ناوی شەریفتم نەپرسی. ئەمن ئەمیری محەممەدیم خەڵکی ئاوایی خەڵکی کوچکی سەروم نێوی دەرەوەشم نیۆم غەریبە نێوی غەریب مەشهورم زۆرتر. ئاهایانی کاری چیەکەی کە ئەو ناوە غەریبەیان پێداویانی دەست لە نووسینایە لە شەعرایە لە چیایە؟ ئەس دەستکەم ئەمن بەداخەوە باوکم شەهید بووە فەرزەندی شەهیدم وە باوە گەورەشم خوا ئافۆیان کە یاخوا لەگەڵ مەدیۆمدا وە چون من بەچکۆلەی گەورە بووم و بەیسلا لای باپیرم گەورە بوو نێوی غەریبیان لەسەردا. زۆر باشە کەسێک یارمەتیتی داوە لەم باغاجگە لەو مهندسانەکە ناوت بەریانی وەکو بڵێن خێزانت وەکو خانەوادت مناڵەکانت مناڵتەیە یا خێزانتەیە؟ بەڵێرەوەڵا سێ منداڵم هەیە دوو کوڕ و کچێکم هەیە واقعان ئەمن ئالێرە هاوکاری خێزانم نەبووە پێم وانە بوو کە من لە لە حازی قەلەکانە لە حازی داری پستەوە ئەم بتوانم ئەو کارە بکەم ینی پشتوانەی ئەسڵی من خێزانم بووە. زۆر باشە ئیشەڵڵا کە هەمیشە ژیانتان بەردەوام بێت و دەستان خۆش بە من گوند تایسە گوندێک نەڕۆشتم کە ئاواداری پستەی ببێت یان قەلی ببێت وا دیارە ئێوە هاتوون کارێکی نوێتان کردووە و هیوادارم کە هەمیشە سەرکەوتوو بن. جا ئێمە من کالێرەوە هاتم ئەو دوو کەڵەم بینی چایەکی زۆر خۆشە خستوەتە سەری بەش ئێمەتیە چایەکمان بیت قەتئان ئەرەوەڵای اتفاقن من هەم بۆ خۆم ئەکسەرەن ئێواران کە دێم چایەکە حتمما سازەکەم زایدی ئێوە شاتوو قەدەمتان لەسەر چاومە و ئارەوەڵات چایەکەش سازە دەفەرمی بچین چایەکەمان خۆین و کتێکەش کوڵیوە دەست و چاو خۆش بێ با بڕۆین. کاکەگیان سەلام باشی؟ زۆر سلامت بشڵ مەمنوین تۆم سلامت مانوو نەبن بە خودوانیسا بە چای من زۆر سپاسەوە چی بۆکوێ؟ وڵی خەریکی کامی ئەمە دەگەڕین بۆ کە خەڵکی ئێران؟ نەوەڵە خەڵکێت نین باڵێن لای ڕەحیمخان سەداو ها لای ڕەحیمخانەوە ئەی چۆنا چۆنە هەموو گوندەکانە گەڕێن؟ ئەرە وڵا دەگەڕین ئێمە بۆ کوێسن بۆ گاوداری شتاسن؟ بۆ خوادە بۆ لای بناوە بۆ لای مەداڕشتە بۆ دیاتە دەچین بۆ شادانە دێهاتەکان کوێ ئەچن یانی تەواوی دەهاتەکانی دەوروبەرە دەوروبەری سەقز ئەو دیانە دەگەڕین هەرجگای قسمەتمان بوو دەچینەوێ دێ باشە ئەی پارەی تایە بۆتان ئیشەکەتان هەرەوەیە خدا بە زیاد بندانێکی حەواڵ پەیدا دەکەین چ بکەینە باشە یەخوا لەشتان ساغ بێ ئەی ئەم گوندەتان پێ چۆنە ئێوە هاتوچۆ ئێرە زۆرەکەن وڵی لە مانگێ دەفحەیەک دین نەوەڵە خراپ نین ماڵی چاکەن و پیاوی چاک لەگەڵ کەسێکا هەیە بڵێم ئەوە زۆر هاوڕێ نزیکتە وەختە ئەی بینی دڵپی ڕۆشنەوە بێ بڵێ سلام عەلەیکم و ببێسن و ئارە وڵا لەگەڵ زۆر کەسان دیوان خۆشەمە ئەی کای هەموو ماڵەکانە سێنیە واوە بەو دەگەڕین هەر کەسە قسمەت بۆ مەسەن لی دەپرسین دڵین کاتانێ دەڵێ ئارە وڵا دەڵێ ئەو کات باتکە ئاوایە بە کیلۆی چەنەی سەنن وڵا کە هەیە 300 من هەیە 280 هەیە 350 ئاوە ئەها دەی باشە خوا لەشە ساغ بێ ئەی جگە لەم ئیشە ئیشی ترت هەیە وڵا نیمانە هیچی دیکەمە فقط شۆڵەکەمانەوەیە دێ باشە ئەی لەگەڵ کیان کەسێک ڕەفیقم پێکەوە دوو نەفەرین ئارە وڵا دێ باشە خوا لەشە ساغ بێ سوار بە بڕۆ بە ئیشەکە تا بگە باشە دەست خۆش بێ مەمنونی یەنگم زۆر سپاسەکەم خۆ حافیز سلااوتان لەبێ مامی سەڵاو خۆش کاکەم بە خێر بێ یاخوا زۆر سپاس دەکەم باشە شکر ساغ و سڵامەتی زۆر سپاس دەکەم سەحەتە چۆنە مامەگە وازدان باشە شکوێر حەمدولیلا زۆر بە خێر بێ یاخوا چۆنە وەڵای مەش باشین شکر بۆ خوا گوندێکی خۆشتان هەیە و کەش و هەوایەکی خۆشە و ئێمەش هاتوین و یاخوا بە خێر بێ الحەمدولیلا علا هەواکەی خۆشە وەختێکی خۆشی هەیە و ئەلیز بە خزمەت دەکەم دێکەشمان دێهێکی خۆشە و دێهێکی سەجادەیە و ئێمەش توانین دانیشین بە ئیشتای خۆمان کەیفێکی ئەلاحیدەوە کەین لەگەڵ ئەم سەجادە و ماشێن و خەڵک و جەماعەت و شلوغ نییە چون نزیکی بە سەرجادەیە وانە کە بڵێن ماشینەکان لێرەوە هاتوو چۆکەم بۆ شوێنێکی تر زۆر ماشینی وا هەیە بەڵێ لێرەکانەوە هەرژۆکەنسن بۆ خۆی پۆسن بۆ بەڵەکردنی و چەندەیەشی بوون بەسەیە لە پێشگەمەوە بەڵێ زۆر ماشینی ینی زۆر ماشینی خانەوادی هاتو چۆکن لێرەکانەوە دێن بەقەدەودێکەش من ماشینی زۆر تیا هەیە و
یاخوا بەخێر بێنن. زۆر سپاس دەکەم جا پێم بڵێ تەمەنت چەندێکە خاڵێک تەمەنی من 75 ساڵە. تا 5 ساڵی شەڵڵا کە هەمیشە تەمەند درێژ بین و لەشتان ساغ بێ بە ڕۆژە خەریکی چین کەشاوەرزێکی کەشاوەرزی ئێرە باشە بارەندگیەکەی باشە کەشاوەرزەکە سێچوانەوە کەشاوەرزیمان هەیە گەنممان هەیە جۆمان هەیە نوەکمان هەیە ئەو ئاژەڵداری شەکەین سای هەمدی خواوە وەختە زانی وەختە زانی وەختی وایە زۆر چاکە وەختی وایە خراپە و ئیدەوە ساڵە زانی باس دەکەم جا مامەگیان هەمیشە ئاوا خوشکی گەورەمی عربان ئێوە بووکمە ئەزی بە قسمەت بکەم ئەوە هاتووە وا دیارە زۆر بووک خۆشەویستی ئەوە دەستی بۆ ئۆڕوانی وڵی ئەوە بووکمە و چاوی ڕاستەمە بچی گەورەمە خەزورەی باشی کەوایە وڵا ئێستا قەت قەیسی لێ تۆڕە نەبوو خوازیاتان کایەخوا بە چاوی باوکی تەمەشای منەکە ئەمریش ئەولادی خۆمە و بچی وڵا خەزورەیەکی ئاوا ڕێک و پێک و جوان و قسە خۆشە ببنی ئەم هەر پیشی خۆشە لەلایە دانیشە قسەی بۆ جاسوورە زۆر منی تۆم جاتۆ بۆ نەبی بە بووکم بە قوربانە بمامەگیان تۆ هەمیشە ئاوا کاپاتۆڵی جوانەکەی تو چون ئێمە سەر بەخۆ هاتین یانێ کە من هاتم ئێوە ئاوا جوان و پشتێنی جوان و شەدە و شتی واتان بەست بوو ئەرەوەڵا هەمیشە ئاوا جوان و ڕێک و پێک ئەرەوەڵا مەشارەکە ڕێک پێکنم لە مەڵی لێم قبول ناکەن هاوسەرەکەتان لێتان خەبڵ ناکە قوربان ئاغاکەم لە ماڵەیە دار بڕۆم خراپە ڕئیسە وایە یاقا بەخێر بێت بەڵێ قوربان ئێمە دەمانەوێت هەروەڵ ئەوەی کە زیینەجێکەمان بێت تۆ دەبێت بە پاک و خاوێنی و بەسەر بەخۆی و بەخۆشی و بە خەنداوەری و بە پێکەنین و لەگەڵ یەکتری ئینشاءڵڵا بێگوزەرێنی مامەگەن نێوانت لەگەڵ هاوسەرەکە تا چۆنە زۆر ڕفێقی پێم وابێ لەگەڵ خێزانم هەر باسی مەکە زۆر باشی زۆر ئەو زۆر لە من باشترە ئیشەڵڵا کە هەمیشە ئاوا باشە بن ئەو لیارەکانە چاوی تۆ بێبوەرەکانە لە پشتەوە لەوانەیە هەڵپەڕە لە خۆشیەوە بە قوربانی بم جابا ببینین ئەی لەگەڵ ئەوشا بڕە بدوین و قسەی لەگەڵ بکەین زۆر باشە دەست و چاوە خۆش بەخوا مامەگیان جا خێزانی شەبان کە با لەگەڵ هاوڕان لەگەڵمان بن ئەوە ئەچینەکن خێزانی سلام دایەگیان باشیش کرد تەشیف بێنە بەرترۆ باشیش کردای قوربان سلامەتیش کرد سلامەت زۆر بەخێرێن قەدەم ئەوە زۆر سپاس دەکەمەوە زۆر مامەگیان تاریفی ئەوەی داوە وتی خێزانێکم هەیە زۆر ڕێک و پێک و زۆریش لێکە کاڵنەوە سلامەتبی زۆر مەمنون چاکی خۆتانە بەخێرن بە قوربان سەر چاوم چیەکەی خەریکی چیت وەڵات چی بکەین بە ڕۆژا خەریکی چی وەڵام من حیز ناکەم پیر بووم تازەیز ناتوانم کار جوان و جوانی ماشەڵڵا ئیسەش یاخوا بەخێرن بە قوربانتە زۆر سپاس دەکەم کارێکم نێت نانچای بخۆم و حاجی سازەکەم وەرە دوکمانین هەر دوکتان یعنی کوڕێک کچێ بوو کوڕەمان جیرانمانە دەنایدی کەسکەمان لەگەڵ نییە هەر یەک کورتانە قورمانەیە سەحەبی ژنە منیان ڕۆشن و چوارپێ کسمانەیە دامانە بەمێر لە ماڵی خۆیان دانیشتون و ئەوە من و داجیشیان ئەوڵمانە قەڕەوەی ئەوڵ دیسا من ناڵتێک بێنینەوە ئیشەڵڵا 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 لێ باشە پێم بڵێ نەوەتان ئەرە وڵاشکردنەوەمانەیە نەوەی نەوە کەشمان هەیە نەتیجەشدانەیە بەڵێ ئەرە وەڵا نەوەینەوەکەم ژنی هێناوە باڵێ بە تەمەندان زۆر ئاسان ناخوا زۆر جوانن ئەوە کەلاز ئەوە ڕوشتەیە هەرارە بۆی بێنن دڵی پێوەتی وانە دڵی پێوەتی حتممەە بۆی دێنم حتممە بۆی دێنم باوە گەورەیە خۆز و جوان وەک تۆی بێ هەر حتممە بۆی هێنیاوە زۆر سپاس دەکەم باشە پێم بڵێ ئاوا بێ کۆدانیشن باسی چیەکان خەریکی چین دوێنەکەین و دانیشین و نوێژەکانمانەکەین و نانوچاییەکەمانە خۆین و ئیسراحەتەکەین و چێشتی چی بۆ لێنێ وەڵا حەچی خۆی پێ خۆش بێ تێکشەمەخۆ تێکشەمەخۆ چییە؟ تێکشەمە ئاوتام ئەوتامە خوا من وابزانم دەست و پوختی زۆر خۆشە ئاوتامشتە لێ نانێ وابزانم شتی خۆشتر لێنێ ئەڵم چێشتی چی لێناوە ئەڵێ تێکشەمێ خۆ تێکشەمە خۆی بێتە ئاوتام ئاوتامی بەکاری چی دیە؟ ناخۆش بێ خۆش بێ هەر ئەڵم تێکشۆ بەجێی بێڵا باشە لەخوا بەزیاو بێ بە قوربان ئەی زمسانان شەلەم و دۆینە و شتی وا حاجیگانە وەڵا شاید جارێک لێنین شەلەم و دوێنە ئەی دیکەم شەلەم چۆن دروستەکەی بە گۆشت خۆت لێنێ ئاوا کێشی دێ خۆشە گۆشتۆ نایخواڵێ ترشە بە خورما و کشمیش و مێژوشتی تێکەین و من قەت نەمبیستووە شەلەم بە خوڕماوە لێ بنن
سوورە بێتەوە بیباریتیەکەن چۆن دروستیەکانی خورماکەی کەی تێکەی چۆن دروستیەکەی ئەگەر نیوە کوڵاو بوو خورماکەی ناوکێکەکەی جوان هەڵی فرێقینی تەیەکەی پێوەیە کوڵێ ئەرە وەڵاشی مامەگیان شیرینی پێ ئەرە وەڵا ئەی ئێوە وەڵای ئێمەش ئەی ناڵێ من ئەوەم بەدڵنیەوە من تورشمەوێ و ئەو بڵێ من شیرین ناڵێت چێبی خۆی خۆنی خاڵەوە نەخۆشێکی کەوێنە دەی باش پێشەکی پێمەڵێڵە حاجی چت بۆ لێنم ئەڵم جاچی هەچی خۆشە بۆ منی لێنی حاڵی هەڵزم ئەڵای بەسەر چاوەکانم بەخوا گەڕە لە ماڵەکە دوای ئەڵم چی بێنام ئەڵێ تێکوشە بەجێ بێڵە ئەڵم ئەخباری نێوەرا و تێکوش بەجێ بێڵم دەی باشە نەخۆ ئاوا نابێت زۆر سپاس دەکەم دایگیان زۆر زۆر خوشحاڵ بووم بەناسیینتان سڵاوتان لەوێ خوشکینە باشن باشیش کرد ئێوە باشن جا بابێمە ئایرە جا پێم بڵێن خەریکی چین ئێوەی زۆرشان کردووە ئەرە وڵای سبازمان کرد لە خوا بە زیاد بێ خەریکی قاڵی بافین پس ئێوە کاری دەستیەکەن بڵێ ئەرە وەڵا قاڵیەکانتان چۆنە و چۆنە لەکوێوە هێناوتانە کێ بۆتانە هێنێ بۆم دێ ئاغایەک بۆمان دێنێ لە بۆکانەوە قاڵەکەشمان کوردیە کامپێتیاری ئێستا نییە کوردیە لە قەدیمیەکانە ئەی کامپیوتەرەکە سەخترە یا کوردیەکە وەڵا من بۆ خۆم کاری کوردیەکەم کرد کوردیەکەم پێ خۆشە ئەی پارەتان چەنێ پێیان ینی بەپێی ئەو زەحمەتەکە ئەی کێش بەڵێ بەپێی زەحمەتی خۆمانە لا من نەوە تیکە 1.7 لە 2 چلە بە 8 ملیۆنێکە ئەها کەوایە ئەتوانی ینی ژیانی خۆتی پێ ڕابهێنی کۆمەک خەرجیەکە ئەنەنە وەڵا کۆمەک خەرجیەکە بۆ خانم پێم بڵە چەندێک تو لە کێشێکە قاڵیەک دروست با مەربوتە بە کاری خۆم کاری خۆم زووتر کاری لێ بکەم 3 مانگ 4 مانگ گەر زۆرتر کار نەکەم مەڵەزی دامەی زیات دەساو بردت هەیە یاننا وەڵا خۆم هەمە باشم خۆم هەمەڵی لە گەڵەو کچەمە کارەکەم ئەو نیەتی دێ باشە خەیناکەویش فێرکە باوەکو تۆ زوو زوو دەست بابەیەکەوانی لەخوا بە زیادێ باشە هەم کۆمەگەمەکە علاقەشمان پێیەتی ئەشیکەین کۆمە خەرجیەکشە بۆ ماڵەکە زۆر چاکە ئەی ئێوە خەریکی چین با بزانم وڵا خانەداری لە پاڵی شاکاری کەشاورزیشمان هەیە لە ماڵی خەزورمۆ نزیکی نێمە زێمۆیە کاری کەشاورزیەکەین کەڵاشتەش لە پاڵیا وڵا ئەرچنم بۆ خۆم دەستانانە بێتاقەت بم کەوایە من لە بینی دوو خۆشکی هوەرمەندا دانیشتوم ئەمیان قاڵی دروستەکە ئەمیانش کلاش پێم بڵێ کلاشەکان چۆن ناو چۆن ئیسا هەتا خەریکی کلاش دروستکردن هەیە وڵا زۆرتر لە وەختایەکە مەسەڵەن بێتاقەتیم بێکارێکی وام نەبێ لە ماڵا کەشاورزەکە مەسەن تاوە بجستانان معمولەن دایانێن بۆ وەختانە کەڵەکانی خۆم مەچنم کلاشت بۆ هاوسەرەکەت و بۆ خەزورە دروست کردوە سنیم بەڵێ دەی چۆنە نەخەکەی لەکوێ هێنی وەڵا نەخەکەی هەروە لەو قاڵی فرۆشیانە بخوێن هینیان هەیە هی کلاش ئەی کڕم ینی مەخصوسە بەڵێ مەخصوسارە وڵا لە تەورێزەوە دێکشتە و نەخە تایبەتی هێنی بنەکەی کڕێن بنەکەشی هەر لە هۆرامان دروستەکرێت کاری پیاوە کاری ژەن نییە ئێتر سەرەکەشی بخۆم ئەیچنم پێش لە مزگەوت هاتن گرویەکی یاوە هەر هین بوون دانشجوی دەوریان دانا بۆ خەڵکی ناودێ وڵای لەوێ فێر بووم منیش ئەنا بەڵێم تایبەتی چوو بێتم بۆ جێگایەک نا ڕۆژ کلاسیان دانا بۆ 11 ڕۆژێتم نیش فێر بوو هەر کەوایە حافزت زۆر باشە بە 11 ڕۆژ فێر بووی بەڵێرەوە ئەی جگە لە کلاش چی دروستەکەن سیخما یا لەچک دروستمان کردوانە ژەڵا بەشی خۆم مەسان دروست کردوە لێ و جیرانەمان بۆ فرۆشی پێما دروست کرد سریە ئێوە بۆ فرۆشتان بەڵام من زۆر هەموو لەچک لە چێک کۆت بڵوز شاڵگەردن کڵاو ئەو شتانە هەمووی چنیوە ئەفرین بۆ خەڵکی ناودێکە دروستت کردووە کڵاو و شاڵگەردن دروستکرارەوەڵام دێ ئەی بۆ شاییەکانتان دێنە لای ئێوە بۆ دروستکردن بڵێن ئەوە ئێمە لەچکێکی کوردی جوانمانەوێت وەڵا زۆر لە بەخصوصن لە بۆکانە و لە سەقزەوە زۆر کارم بۆ کردن هی لەچک و سیخمە زۆر پارەی تێچێ لەچکێکی جوان دروستکەی مدلەکەی چییە ئەوە نییە پێڵەن خو ترێ و نازانم چی ئەو یەشێتری وەڵای دیلعانەکەم وەداننم ئێستا بۆتەوە یەکسەر ئەوەی کوردی بە زەنگیان ئێستا کاری تەواوی بۆتە میلکاری ئێستا تا بۆتە ئەوانەی دی پوڵەکەشی بەهینی زەمەڕە وەڵال ئەم زۆرەک دێن دەسماڵە 8,000 7,000 شتێکی زۆر زۆر عادیەوانە وڵا بە شتێکی مەسەلەم تەوێت هەمام سنگ بێ و تەواو شتەکانی جوان بێت قە 100,000 دێ باشە ئەی بێجگە لەم کارە دەسییانە هەر خەریکی مەزرادارینەوە بەڵێرەوەڵا کەشاورزیەکی سەختە وڵا هەموو کاری سەختی خۆی هەیە وڵا سەختی شەیە دەی باشە پێم وا بە ئەی مەڕووماڵاتان هەیە وڵا نیمانە مانگاوشتتان نییە نا نیمانە ئاسانی چیانەوەمان نییە کەشاورزیەکەین 5 شتەمان هەیە گەنم نۆک
ئەی باختان نییە دارێ هەیە با خوشتەشمان هەیە داری میوەشتەمان هەیە بەرەوەڵا باش شانە هەر بە حەدی مەسەنەوەی بۆ خۆمان بێ و فامیل و شتەی خۆمان دەی زۆر باشە خوشکێکیان هیوادارم سەرکەوتوو من کڵاشی جوان دروستکەن و بە نەزەری من هەر ئدامە بنیان بەردەوام بن لەسەرەوەیشە حتمما ئیدامەیە دەین ئینشەڵڵا ئەوەی لە تاوانمانە بێ توانین ئیدامەیە دەین. خاڵەگیان چۆنی سلامەتی ئیزنم پێی مەسەر فەرموو باشیش کرد خاڵەگیان بەخێرەی دادەجا سلامەت بێ خە زۆر مەمنون بەخێر بێ زۆر سپاس دەکەمەوە بەرەو کوێ ڕۆ وەڵا ڕۆم ماڵە ئەی لەکوێ بووی وەڵا لە چێ بووم دەجوود بوو جووت بەڵێ هەر بە تراکتۆرەکەی خۆت بەڵێ ئەیسا پێم وا بە جووت وشتە بە مانگا و ئەو شتانە نەماوایە نەخێر وەکو قەدیم نییە بڵێن زۆری پێوە هیلاکە بی و ئەم تراکتۆرە و ڕەدی بکات ئەی مەزراتان هەیە هەمانە بەڵێ ئەیسا جووتی لێ ئەی بۆ هینوشتەوان بۆگەن نەموان بەڵێ بۆگەنم بەڵێ گەنمی بەهار و بەڵێ بەهرەی زمینەکەتان باشە بە زیاد بێ لە خدا بە زیاد بێ باشە لەخوا بەزیاو بە ئەی بێجگە لە مەزرا و زەمین چی ترتانەیە وەکو مەڕ و ماڵات حیوانی ورد چوار سەر وڵاخم هەیە چوار مانگام هەیە ئەی شیر و کەرە و پەنیرەکەی هەرین خۆتانە ئارە وەڵا نایفرۆشن بڵێم فرۆشی فەقە شیرەکەی فرۆشی دەی شیری باشی هەیە لە خدا بە زیاد بێ بەخێوێکی بەخێوت دەکە وایە ئەی کەسێک هەیە بێت بۆ ناو دێکە وەکو ئەوە کە شیرەکان جەمۆکای کاتە ناو تانکەڕەکۆ ئەیبات بۆ شوێنێکی ترێ فرۆشن بەڵێ بن بۆ سەقەس هەموو بەیانی دوو ماشێندی حەز کەس مەسەرەن بە نازەی خۆی پێە تاو دەی باشە خاڵەگیان ئەی شتێکت هەیە پێشکەشمانی کەی با بزانم وەکو نوکتەیە گۆرانیەکی خۆش خدادادە هیچ نازانم هەی نازانم ئەی دەچی بڵە بڵە بچی من نۆکەری هەبووتان وەڵی ناشتی وامە فەرموو ئێمە لە خزمەتی جەنابتان دەی خۆشحاڵ بووم تا ئاو خوارەوە ئەم بێ بەسەر سا دەست و چاوە خۆش بەخواڵم با بە پیادە نەڕۆم ئەوەم خێزانە لێرە دانیش وێستاون خەریکی چین ئەڵەم دانیشتون ئەم خێز سەلام سلامەتی بە قوربان باشی سلامەتیش کرد زۆر کاکێکیان سەلام ئەوە دێمەوە بکنێت باشە چۆن سلامەتی باشی سلامەتی ئەوە چییە بەدەست ئەوم قەسی تەنەکە بڕە ئەها دێ باشە تەنەکە بۆ بڕی لازممانە کارمان پێ لازمی چیتانە بۆ دەرگایمانێ دەرگای کوێە دەرگای کایانەوە ئەماری کایە کەوایە خۆتان تامیرکارن و دەرگا دروست دەکەن و ئەی بڕۆن و نەوەڵاو بە یادی قەدیمەوە قەدیم واتانەکە هەرەوەڵا دەرگاشتە دەرگا و پەنجێرە و گشتی خۆتان دروستان زارە قەدیم بۆی چۆن نەجارە هات بە خۆی دەرگای دروستەکرد پەنجێرەی دروستەکرد بە لەدار هەمووی لەدار دروستەکرد ئیسە کەس نییە کاری وا بکانی هەر کەسە قەچی هەڵگرێت و بخۆی کەس ناوە نیە من نازانم ێستا بێ بڕم دێ باشە با خێزانەکە یارمەتیت با ئێوازانن بێنێرەوە بە لەگەڵەوە شاخسە بکەم کچەکە گیان تۆش وەرە وەرە ئاها زۆر باشە یارمەتی بۆ نایی جان بۆ یارمەتی وەڵام لەو کارانە بەڵەن نیم ئەوە نێدێ ئەو بەڵەن نییە ئەو بەدا بام بۆتان ببڕم تۆش نازانی ئەوە ئەوەژم با دەستێکی تێوەەر بم شاید قەدیمیەکانی ئەنزانی ئەمە نازانین دەی باشە ئیشەڵا لەشتان ساغ بە خەریکی چین من بە ڕۆژە وا بڵێن مەزرە شتتان هەیە بڕۆن مار مانگا کەمتر کەمتر ناچیمەوە ئێمەش ناچمەوە چێوشتن هەر خەریکی کاری ماڵێم ئەی مەزراتان نییە کەمتر نەوە هەمان دەستکەنەوە شت هاوینان نەچین ئەی کاڵک و چوزانم زمینەکانمان کەمە زمین تەماتە و ئاوا بیبار و خەیار و ئەوە ناکەیت تەماتەکەتان لەوانەیەوە زۆر ئاودار و جوان و پڕ گۆشتە ئارەوەڵا کارە ڕوومان لێ دروستکە بۆ خۆمانە چەند کیلۆ ڕوبتان دروست کرد وڵا سی چلێک ماگرتووە 40 کیلۆ بەڵێ خێزانەکەتان زۆرەیان هاتووچێ مێهمانتان مێهمان ما زۆرەرە وڵا باشە چێشتی خۆش دروستەکە بۆ مەهمان چمان ئەیجا چۆن دروست ناکە چۆن ئەبێ دروستی
ئەوەم پێ بڵێ ئەگەر لە ناکاو وەکو ئێمە چۆن ئاوا یەک دەفعی هاتی وڵاتان زۆر سپاس ئاوا مهمان بەرێتەوە بۆ ماڵۆ ینی مهمانبەری تۆ قەڵسە بێ یان نا تووڕە ئەبێ ئەچکێشە تا ئاشپەسخانە و ئەو بۆ هێناوتەوە ئەو بۆ وا لە میوانەکان پرسی نابێت لە مرسی ئەلانە بێ امتحانی کە نەم شەو بمێنەوە معلومەکە ناڕەحەت بێ ناڕەحەت نەبێت نانە قەت ناڕەحەت پێم خۆشە میوان بێ ئەی ناڵێ ئەمە چییە و ئەمە بۆ هێناوتەوە مەگە کارێکی زۆرم بێدەنا سەر مقاڵ بێدەنا وڵا پێم خۆشە میشە میوان بێ ئێم بچکۆلەکێ ئاوەرە پێشە بشکۆل گیان چۆنی کچێکە گیان چاکم وەڵا باسی ئەرۆڵە ماشەڵڵا لەو چاوانە ناوە چییە نیان نیانگیان ئەچی بۆ قوتابخانە ئەرۆڵە پۆلی چەندی وڵا چوار پۆلی چواری ئەی براکانە دییان خوشکت هەیە یا برا وڵا دوو برام هەیە خوشکن نیە نەوەڵا پێت ناخۆش نییە بەرۆڵە ئەی نەدوتووە خوا دایە با خوشکێکیشم بێ بەرۆڵە ئەی دایکە هیچی نەوتۆ نەوتۆ باش وڵا نەوەڵا جێدی بەسمانە توتی بەسە هەر سێ نەفەر بەسەوانە ئەیسە بۆ کەس خێزانی زۆر ناک ناوەڵڵا سلام علیکم فەرمو حەدم نییە باشی شکر سلامەتی خۆش بی یاخوادایە گیان باشی بێمەوە وەسەتتانە دانیشم باشە وا جێمە بێتۆ سلااوتان لێ سلام علیک سەرچاوم بە قوربان باشی شکردا خێری بە قوربان سەرچاوەکانم خۆش بی یاخوا ئاوە بۆ خۆتان جوان و گردومرد دانیشتون ئالێرە چۆن گردومردینە هێ بێ گردومرد بینێت پیر بۆ گردومردی باش بۆ نییە وایە وەڵا بۆ خۆتان حەساونەتە وایە وڵی من شوم نییە ئەو بەخۆم دانیشتوو بۆچی پیا و زۆر زەحمەتە ئەرە وەڵا ئەگەر نا پیاوی بێ خۆشترە ئەوڵە پیا ئاخە باشترە وڵا پیا قایری زیاترە و هەمیشە ژن بە پیاوە احترامی هەیە ئەگەر مێردن نەوی بە خوددا احترام هیچ شتێکن نییە نانە احترامتانەر هەیە بەڵام کوڕ کچمەیە وەلێ وەک مێردەکە احترامی هەیە بۆ بەخوا ئەوراوانیە ناکە دەی مناڵەکانتان لەلاتن چەند مناڵتەیە وەڵام من حوتمەیە دوو کوڕ پێنج کچمەیە پێنج کچ باشە خوا لێ نەسێنە لێرن سەر وەڵا ماڵی کوڕێکمە لە پنامایەوە کوڕێکشی ماڵی لە بۆکانە و کچەکانیشم دوانیان لە قارەوەی سەقزمێکیان لە سەقزەوەیکیان لە بۆکانێکیان لە سەرایە وا بڵاوت کردووە ئەی سەردانتەکەن ئارەوەڵا سەردانیش مەکەن ئەرەوەڵا ڕۆژی جمە هەمویان لێرە بوون بێت تۆ ناخۆش بۆ کەلانەوەکو لێرە دەست و پەنجەش ناخۆشەوانە دەست و پوختە ئارە بە خوددا چاچی بکەن ئەی خۆش نەبێ ئێوە چەند مناڵتان وەڵی من یازدە مناڵم بۆ هەشتم ماوە لەخوا بەزیاو بێ دوانیان کوڕە ئەوانی کە کچن هەمووی شویان کردونەوەمان هەیە و ئەلعان بەزیاب بێ لەخوا چاردنەوەمەیە ئەی لە خوایە بەزیابێت بەقەت مەدرسەیەک ئەی ئێوە نەوەتان نیە وەڵام منیش پێمە پازە شازێکمەیە کچەکەی بەقەتەوە بێ پێم وا بێگەر دێنەوە بۆ ماڵە یەکسەر ئاواش پرزیەکەن و شلوقیەکەن و دەنگیانەیەن وەڵی من ئارامن 100 ساڵ بێنەوە هەو مناڵە دێنەوە زۆریشین و شلوقی ناکەن کارەکە نان دێنن چێژ لێنێن حوشەیەکی خۆشەوەرم چین پیشانتان دەم تیا دانیشن زین نەجیەکەن ئەسڵن ناڕەحەت نیم نەدەستیان لە یەک مناڵیشیان ئەینەوەکانی ئێوە چی شلوقن من مناڵن چکۆلن جارێ دوانی سییانیان جەحێڵن کچی کوڕەکەم جەحێڵە و کچیە و ئەوگانەی کەشم یەکی کوڕەکانیە جەحێڵنە باقیەکەی وردن 4 ساڵ و 5 ساڵ و ئاوا 6 ساڵ و هەنە وردن شلوقیشەکەن و مناڵ هەر بە شلوقی و بەهات و چۆ و زەرەر و شتوشتتان لێشکێنن وەڵاشتی شەشکێنن بۆ چۆن نایشکێنن ئەرە وەڵاگەر وەڵی من قەتم زەرە لێ نەدراوە بۆ بنمیچەوە یشکێنن زەرە مناڵ زەرەرەوەی دی خۆ بنیامە گەورە نیە قڵ بدەنیش ئەی لیان قەڵسە بیڵێ وامەکەن دانیشن ئەڵم پێتانە بژێرم باوکیانەڵم ئەڵم پێتانە بژێرم شتانە دانشکردنەوە قای ناکە دێ باشە پیا تۆزێکی قەڵز نەبێ هین نابن داناکەوە باشە پێم بڵێن باسی ئەو گیاوشتەی بەهارم بۆ بکەم بزانم گیای بەهاری بەهار کەنگر دێنی مەسەلەن بە هەموو نەوعێلێنەی ئێخۆی هەر بەردەردە دەخوا مەسەلەن سوورکن هەروە ئێمە وای پیاڵەن ئێوەڵە سوورە بنە دەی هەروە بێتەوە قازیا خەیە شنگە جێلا خەیە ئەوانە هەمووی دێ سیرە جادۆ کوڵ و جۆ بەرخۆلەیە گوانە مانگایە قۆقمیشە دەی ئەمانەمان هەمووی هەیە لە کوردیەکەیە دروست یەکەن بە چێش ئەوە بۆ دۆکڵیەوە بن
ئەرە دەی دۆکڵی وەڵام ئەو جانی کوتم بۆ دۆکڵیوە چاکە ئەو کنگر و جێلا خەوشتە بۆ سوورکردنەوە خواردنە دێم جارە چی زری شک دێنین شیلان دێنین گۆیش دێنین ئەچینە ئەو کێوانە ئەوانە هەمووی خۆشن شیلان و گۆیج و زرش کوشتەی لێیە هەرەوڵا زریشکی شەیە شیلا کوڵێنم و بۆ چاوریە خۆم وەک چایی ساردی بکەمەوەی خەمی خچالەوەی خۆم و ببوورە با من مای ئەوڵە ئەلم جوانی ئەلان ئەوانە نازانێ با خدا هیچی ئەم جۆرە شتانە نان پێشیان سەیرە ئەلان دێنێ هەر کوڵەنجە سوور لێنێ بیخۆ لەگەر یێڕەماسی ئەوە بۆ بەتە چێ کوڵەنجە سوور چییە؟ بە تەماتان ئێواڵم باینجان دەی بە زمانێک بڵێ باینجان تەماتە هەر کامێکمان شتێکی پێڵێن ئەی شیلان بۆ چییە بێ؟ شیلان بۆ ئەوە دەبێت بیکوڵێنی و بۆ قەن دەبێت و بۆ چەوری دەبێت و ینی هەتا دکتوری جیاییەکان ئەتوانن ئەوانە جێبەجێکەن ئەسەری ئەوەیە بە قوڵ ئەی گۆیژەکە؟ گۆیژی هەر بە قەنە بێ وەلە زیاتری شیلانەکە بۆ چاوریە بێ نامشکو قەنم نییە چاوریم هەیە وڵا گۆیژە خۆم ئەی کوڵێنم وەک چای لێ چاڵەکە هەر ڕۆژێ مەسەلەن نیوەیستکانێکی لێ خۆمەوە دێ حاڵت پێی باشە بێ؟ ئەرە وڵا پێشی باشمەیت دێ باشە ئەیە مێخەکە جوانە چیە ئەبێرێتەوە دایگە کچەکەم بۆنی خۆش بێ نەوەڵاشوی کردەوە مناڵی کوری جەحێڵیە ئاها دەی باش ئەی خۆتان شتی وا دروست ناکەن مێخەک و حشتێکی بۆنی لێبێ ناتوانم تەنگە نەفەسم لە عمری شمعەتم لە خۆم نەداوە یەک سابوونشم لە دەستم نەداوە بۆنی بێ ئەی بۆنی بێ نامەوێ ئاوە مێخەکەکە تەبیعی نییە لێتی بە قورئان ئاجزن وایە پێی خۆشە من پێم خۆش نییە شتی بۆن خۆشم پێ خۆشە وڵا عاتر بێ وڵا عاترم نەبێ کڕم سابوونی بۆن خۆشە لا کڕم هاموشەی ئەو دیوەکە لەو دی هەمووشێ ئەو دیوەکە شتە پرۆشێ لەوێ سابوونی ئەو دی بۆ هێناوم ساکی ئەو دی بۆ هێناوم بۆ دایکی دە دیاری بۆم دێنێ ئەچێ کوڕەکەتان کوڕەکەم بێکە دێتەوە لە عێراقا ئەرەوەڵا خوا لەشی ساق بێ لە کام شارە هەڵا لە هین هەولێر سلێمانی خۆش لە هەولێرە هەورە چێ بۆ هەولێرەوەڵا دەی باشە ئەڵێ ئەوێ خۆشترە یا ئێرە کۆڕناوەڵار مەملەکەتی خۆمان خۆشە وەلی جا مەجبورن کاس پێ بکەنێت چی بکەن دەی باشە یەخوا لەشی ساق بێ ئیشەڵا کە لەشیشتان ساق بێ زۆر خۆشحاڵ بووم لەگەڵتانە قسەم کرد بە خێر بێن یاخوا خۆشحاڵ بووین چامان ڕۆژن بۆوە خۆشەوی لە هەمووی چوارپاتی کوردستان خۆشە هەمووی وێ ڕاوی خامۆش یەکەن ئێمە قسەیەک بکەین نەیگرێ و تەسمە شتێ باشیش کرد کاکێکیان بەخێرنا مانوو نەبیە خاش دەکەم قوربان بەخێر ئەوە خەرێکی چیت یانجەزنین وێنجاژنی وڵا ئەرە بینیم بۆ مانگانەشدا کرد هەر بۆ ئەوانە یا مەڕووماڵات و مانگاوشتەی تریشتەیە وڵا من هەر مانگام هەیە گوێ لە کەڵبەتە فەرواری هەر ئەو 4-5 سەرەت هەیە هەرەوەڵە بەنیەتم زۆری کەم لە زاری هەرونەیە دێ باشە ئیشەڵا خوا ڕستان بە ئەم وێنجانە هین مەزرەی خۆتانە بەڵێ کەی وەختی وێنجە هین وشتەیە چۆن ئەیگریتۆ ئەوڵی بەهار یەک دەورە هاوین سێ دەورە و پایزش دەورێک ئەمە دەوری پایزەکەیتی آخر دەورەیە ئیتر دوای ئەوە زەمین ئیسراحەتە کات و تا بەهار ئیسراحەت دەکا بەڵ دێ باشە منم دەستگایان بینی باسیەم دەستگایان بۆ بکە ئاواهەی ئاوای لێ کرد ئەڵەی پیاوێکی بەقەدەرەوە ئەوە خەریب و ئەیجنی چون من پێشتر دەسیم بینیوە پێم بڵێم دەستگایتان لەکوێوە سندووە وڵا جا لە بۆکان بۆیان دروست کردوین لە میراوە لەوە پێش بەدەستی بوو کاری دەستی ناخۆشتر بوو پیاوی ژەلان گیر ناکەوێ لەبەرەوە کارکەمونەتە بڕقی دوای ئەوەش کاری ئەمە زۆر ڕاحەتترە قەویتریشە تا دەستی ئەشێ بۆ دەستیەکە شان و قۆڵێکی زۆر زۆر پی لە هەمووی عینەیە ئاوا پێکێتانەوە ناوە وایە کاری زۆرتانەکە وڵایەتی هەموو عالەمەوە بوو دێ باشە بەدەم وێنجە جنی نوشتەوە تایسە بووە لەبەر خۆتۆ گۆرانی بخوێنی و نامە گۆرایی ناڵە هەر هیچ لەو خەوەرایە نییە دێ باشە باسی ئێرەم بۆ بکە بە بزانم ئێرە کوچکی سەرەیە وانە ئەی کوچکێتریشمان هەیە
خوارو بچکی خوارو خوارتریمه چۆنە کاوە جیا بووەتەوە والله جاهل قديمه ارسل او برو خوار رو ارسل او خوار او شاي بونا هذا ئاوی زۆر ئێرە او تومي روبو انكيري رزايا اتت او صدقي بوكان انكي بوكان او سيمينارود ليش ورات الرزايا دێ باشە ئەی پێم ناڵەن کە کار و کاسبی لێرە چۆنە زەمینەکان زۆر بەرهەم دێن خەڵکەکەی چۆنە والله خلق باش ولا زمين اشتكي او نم جهاز مانيا ده والله بو اوياري باراني نشتا زور كومك خلق ناكا جيره دن تا كومك كدن زيادر خريكي اون جير بدن بەداخەوە ئەرێ ئێمە کاچین بۆ گوند ئەشێ گوندەکانمان زۆر بپارێزین چون بەڕاستی هەرچێکمان هەیە هینەوەیە هین گوندەکانمانە وانە وایە وەلەجا ئێمە لێرە چونکی ئەو شتەمان ئەڕوا بۆ چۆمێ ڕزاییە ناڵن زۆر بیرروشتە لێ دەن جەهازیکەین مەسەن لە تەوای کوچکە دوو چاڵای سەبتی تایە ئەوانەی کە بە دزیەوە لێ درا هەنز ڕۆژە بێن پڕێکەنەوە ئێوە بیرتان نییە کە دروستان هەر ئێمە مەسەن ئێمە ماڵی کە سەبتیمان هەیە ئەو نش تووشی گرفتاری و نیشتە دەکەن کە ناتوانین بەشون کارەکان کە مەسەن ئێستا بتەوێ بڕقی بۆ وەرگری 100 ملیۆنی پۆڵەیە زۆری 100 ملیۆن زمینەکەی ئێمەش لێ 2 هکتار 2 هکتار چ بکەم بۆ 100 ملیۆن مەسەن ئەرزشەوە نییە سەرمایە گوزاری تیا بکەین ئێرە باغ و باغاتی لێ داری میوە و هەوای سێ و هەموو ئەنواعی داری لێ ئەو منتەقەیەش ئەو منتەقە ئاوی هەیە ئەوەی نزیک شۆمەکە هەمووی ئاوی هەیە ئێوە خۆتان داری چیتان هەیە وەڵا سێ و قایسی و بەڵاڵوک هەر بۆ فرۆش هەتانە یا هەر بەشی خۆمانەکە بەشی خۆمانەکە زیات وەلی ئامانە بۆ فرۆشیان هەیە و دەستەی ئێرە بۆ فرۆشیان هەیە مەسەن 5,000 متر 6,000 متریان شتێ زیاتریان نییە ئەها دێ باشە ئەی خێزاندارن وەڵا بەڵێ ئەی چەند مناڵتانە وەڵا دوو کچمەیە باشە ئیشەڵڵا خوا لێ نەسێنێ کچەکانە خەریکی چین چکویلن زۆر خۆشیان هەیە 6 مانگان 2 ساڵ و 6 مانگان ئەو کچە بچکۆلەکەەوە لە بەردرگا بوو وەرە بینیم زۆر جوانە ئیشەڵڵا خوا پێت ببەخ ئیجازە سلااوتان لەبێ باشیشکرد بە خێروی سەرچاوم زۆر سپاس دەکەمەوە خەریکی وڵا خەریکی تەماتەم تەماتۆشتە چاکەم ئەو تەماتە ڕیزە جوانانە هەرین خۆتانە ئەرە وەڵا دێ باشە با من ئاوەکە بەسم باشی بە قوربان خۆش بی یاخوا مانونە زۆر من و دادی جەمبرانەوری بە خێراتی سەرچ زۆر سپاس دەکەم ئەوە هەر خۆت بەتەنیای هەر خۆم بە تەنیام لە ماڵێ کچەکەش کێشم لەسەرەیە دێ باشە بە کچەکەشتان بڵێن بابێتە خوارە بڕێ لەگەڵ یەکا قسە بکەین و ئاخە وڵا شانێتە خوارێ بە قوڵەقەرێکی دەرزە دێ باشە دەرسە خوێنە چەند مناڵتانەیە وڵا دوو قەرەباشی تۆم هەیە نۆکرێ باشە خوا حیفزیان کایە خوا ئەی دانیشگایە و ئەم کچەکەشم کلاس دەیە و کوڕەکەشم کلاس شەشە هینا ئەوڵی ڕەهنمایە قوتابخانەی لێ ئێرە نەوڵا یانی مەدرسەی هەیە نە کتابخانەی شتێک ئەرێ نا وا بڵێن کە مەدرسەی لێ کە مناڵەکانتان دەرس بخوێنن چون تا دانیشگا وتان هەیە و تا دەبیرستان لێرە هەیە تا کلاس شش لێرە هەیە مەدرسە تی لە وەلاتنە بۆکانیان سەقزیان سەرا بێت کە بێت لێ دەرزان ئای فەقیرەکێ ئەیان بات وڵا سرویسمان بۆ گردوون سەخت نییە ئاوا هاتوو چۆ و سرویس و بیهێنە بەرە وڵاونە سەختی شەرەوەڵا چی بکەین ناخە مەجبوری دێ باشە پێم بڵێ بەو ڕۆبە چیمان بۆ دروست وڵا تەماتە شێشی تێ دروستەکەی و چوزارە ئەکەی بۆ ماکۆڕانی وەیکە بهێلکە ڕۆن باشە نۆشتان بێخوا ئەم شەو چیتانێ واو تەماتانان شۆریتەوە وڵا ئەو شەوەکەەوە کاریگەرمان هەیە جووتەکەن و بەیوان تەماتەشیان بۆ سوورەکەم لەگەڵ شتی تر لەگەڵ گۆشت و ئەوانەوانە لەگەڵ گۆشتە باشبێ ناناوە دیارە دەست و پوختە خۆشە شتەکەم بە قوربان ئەوە بە جوانی و بە وردی دانیشتی و تەماتانە پاکە وڵا چیکە مەجبورە شۆمە بە خاوێن بە خەبایسی پێوە نەبێ و ئەی مەزراتان هەیە وا بزانم هاوسەرەکەتان لە مەزران ئەرە وڵا وڵا گەنمشتەی برچون جووتەکەن ئیسە وەختی جووتکردن و وەختی گەنم و نۆک و ئەو شتانەیە وڵا وەختی فقط گەنمە جارە دایسنن
ئەو گەرم و جۆشتە داچێنە تا بەهارێ وەختی نییە. باشە ئەی هەرەوەتان هەیە یا حیوانتان هەیە؟ ناوەڵای حیوان شتەمان هیچ نییە. حیوانتان ببێ باشە یان نەتان بێ زەحمەتی زۆرە یان وەڵا زەحمەتیشی بەس نیە شتەکە دێتە بەر هەموو کۆمە خەرجیەکە و ناوڵا بش بێ خۆشەوە لێگەر نەبوو دەسەڵاتیە. ناقی ناکە ئیشەڵا کامیشە ڕۆزیتان زۆر بێ جا دڵم چۆ لەو تەماتە وردە جوانە ناقی ناکە دانەیە هەڵگرم بیخۆم وەڵا ئامە هەڵەگرم نەوەڵا دوان هەڵەگرم دەست و چاو خۆش بەخوا نەوەڵا لەم تەماتە خۆشە بخۆم بابزام چۆنە زۆر بەتامە توشوشینێکی زۆر خۆشە دەست و چاو خۆش بە یاخوا کابانگیان بە قوربانە بم زۆر خوشحاڵ بووم بم بەخشەکە هەر ئاوا هاتمە ناوە بە قوربانم ماڵی خۆتە بە قوربانم خواهشتەکە خۆش بیاخوا نیە بە قوربانم زۆر سپاس دەکەم لەسەر ئیجازە زۆر خوشحاڵ بووم بم پای بەرەکەت هێنا خۆش بیاخوا با ئیجازەت خۆ حافیزە بێ سلاوە لێ بەدایکە سەرچاوم بە قوربانە بمیێخوا بە باشی سەرچاوم قەزار لە من کە بران نمرێ زۆر سپاس بۆز ئەچۆنە پێم بڵێ چۆنی چیەکەی وەڵی ئەلعانیت کار ناتوان بە دانیشتم بە خوددا ئینشەڵڵا ژیرکەم دەنایت ناتوانم هەموو کارێکم کردووە مناڵی کێ ژیرەکەی کچەزاد هەیە یا کوڕەزا کچەزام هەیە کوڕەزام هەیە و هینە نەوەم هەیە 19 دانا ماشەڵڵا نۆزدەم هەیەش کرد باشە ئینشەڵڵا کە گشتیان لەشیان ساغ بێت تەمەنیان درێژ بێ ئینشەڵڵا خوا خۆشیان کابۆت یاخدا بران نمرێ بە قوربانی پێم بڵێ لە چەند ساڵەوە لە ئێرەی لە 2 ساڵ مشتم کرۆر ئەنۆ لێرم پێشتر خەڵکی کوێ بووی خەڵکی ئینگلیزە بووم ئەنگیجا ئەرە وەڵا ئەی چۆنە چۆن بوو کە هاتی لێرە داتیان بەمێر هین هەر لێشتم کردی ماڵکمان نەبێرە ئەی ئێرەت پێ خۆشە یا ئەنگیجا وەڵا یار ئینگلیزم پێ خۆشە چون من زۆر کەسم بینیوە وتێتی ئیتر من هاوسەرەکەم لێرە و ئێرەم پێ خۆشە و وا دیارە تۆ دایک و باوکت زۆر خۆشە دایک و باوکم لەو لایە پێم خۆشە ئەوم پێ خۆشە نەژماون بردم یخواخوا عافویان قوربانی بم بران نمرێداتێکی دەی باشە ئەی زوو سەردانیەوەکەی برات هەیە لەوێ وەڵا تەنیا برایەکمێ برایەکم بەرماشتنکەوت یخواخوا عافویکە قوربانی بم بران نمرێ ئەرە وڵا دادیجان ئەرە وڵا داری وایە پازەشەوەتم سەریانەوە زۆر باشە هاتوو چۆتان زۆرە باوکم ما بۆتم کە زۆر ناچم خۆشەویستانم پرۆگرامی ئەمڕۆژمان لە گوندی کوچکی سەرا کۆتایی پێهات هیوای ژیانێکی پڕ لە خۆشی و ئاشتیم بۆتان هەیە هەمیشە شاد و سەلامەت بن خواتان لەگەڵ